بەهۆی گەندەڵی و دزی و سپیکردنەوەی پارە لەلایەن بەرپرسانی هەردوو دەسەڵاتی بەغدا و هەرێم لە ساڵانی ڕابردوودا عێراق ناوی خراوەتە لیستی ڕەشی ئابووری یەکێتی ئەوروپاوە. لە بەرامبەریشدا فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق و سەرۆکی پێشووی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان نیگەرانی خۆی لە بەرامبەر ئەو هەنگاوەی یەکێتی ئەوروپا دەربڕی، بەڵام پسپۆڕێکی ئابووری دەڵێت نیگەرانی وەزیر لە جێی خۆی نییە، چونکە هەرێم پشکی شێری هەیە لە بردننی سامانی وڵات و سپیکردنەوەی پارەی عێراق لە بانکەکانی دەرەوە. بەپی بڕیاری کۆمیسیۆنی باڵای یەکێتی ئەوروپا، عێراق لەگەڵ وڵاتانی ئەفغانستان و یەمەن و سووریا و ئێران و کۆریای باکوور هەڕەشەن لەسەر سیستەمی ئابووری. بەپی زانیاریەکان لە دوای ئەوەی ناوی عێراق لە لیستی ڕەشدا تۆمار کرا، لێکۆڵینەوە دەکرێت لەسەر هەموو ئەو پارانەی دەچنە دەرەوە و لەو پارەیەشی ڕەوانە دەکرێت. هەروەها ئەو لیستە دەبێتە هۆی ئەوەی وەبەرهێنەرانی عێراقی و بیانی نەتوانن بە ئاسانی کار بکەن لە وڵاتەدا. لە کاتێکدا قەیرانێکی ئابووری سەخت دەستی خستۆتە بینەقاقای حکوومەت و خەڵک. سەلام ڕوبیعی، پسپۆڕی بواری ئابووری عێراق دەڵێت ئەو لیستەی یەکێتی ئەوروپا ئەوەندەی دروستکردنی کۆت و بەندە هێندە سزادان نییە. ئاشکرایشی دەکات کە بابەتی سپیکردنەوەی پارە و پشتیوانی تیرۆر دوو بابەتی زۆر هەستیارن لە سیستەمی ئابووری جیهاندا. حەسەن ئەسەدی کە بە هەمان شێوە پسپۆڕی بواری ئابووریە دەڵێت بەهۆی بوونی ناوی عێراق لەو لیستەدا هەر حواڵەیەکی درا و ڕوبەڕووی مەرجی زۆر تون دەبێتەوە، بە جۆرێک دەبێتە هۆی ئەوەی وەبەرهێنان لە عێراق زۆر قورس بێت، ڕەنگە ئەستەمیش بێت ئەگەر یەکێتی ئەوروپا کۆمپانیەکانی لە دۆخی عێراق ئاگادار بکاتەوە. بە بڕوای ئەسەدی پێویست ناکا وەزیری دەرەوەی عێراق کە پشکی کووردە سەرسوڕمان نیشان بدات لە تۆمارکردنی ناوی عێراق لەو لیستەدا، چکە قەیرانەکانی ئەم دوایانەی لوبنان دەری خست کە چەندین ملیار دۆلاری نەوتی بەرپرسانی هەرێمی کوردستان لە بانکەکانی ئەو وڵاتەدایە بەبێ ئەوەی حکوومەتی عێراق پێشتر هیچ زانیاریەکی لەسەری هەبوو بێت. ئەوەش پرسیاری زۆری لەسەر دۆسیەی پارەی عێراق دروست کردووە. لە کاتێکدا هەر فواد حوسێن پێشتر کە وەزیری ئابووری عێراق بووە، بەر لەوە سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم بووە. لە سەرەتای ئەم مانگەدا عەلی عەلاوی وەزیری ئابووری عێراق لەگەڵ نوێنەری وڵاتانی ئەوروپا لە عێراق کۆبوونەوە. پاشان کۆبوونەوەکەی بە ئەرێنی وەسف کرد و بڕیاریشە لە ماوەی 3 مانگی داهاتوودا پلانی چاکسازی و ئابووری ئامادە بکرێت و بخرێتە بەردەم ئەنجومەنی نوێنەران بە مەبەستی پەسەندکردن. بەپێی یاسای یەکێتی ئەوروپا سەرجەم بانکەکان و کۆمپانیا ئابووریەکان و کۆمپانیاکانی باج ناچار دەکرێن بە ئەنجامدانی وردبینی تەواو لە پارەی هاوبەشەکانیان کە مامەڵەیان لەگەڵ ئەو وڵاتانەدا هەیە کە لە لیستەکەدان. ئەمەش بە مەبەستی ڕێگری لە مامەڵەکردن بە هەر پارەیەکی گومان لێکراو. بوونی ئەو پارانەی بەرپرسانی عێراق و هەرێم لە دەرەوە لە کاتێکدایە هەردوو حکوومەتی هەرێم و بەغدا بێتوانان لە دابینکردنی موچەی فەرمانبەران و باز لە هەوڵێکیش دەکرێت بۆ گێڕانەوەی ئەو پارە دزراوانە بۆ باشکردنی دۆخی ئابووری لەلایەن حکوومەتی نوێی عێراقەوە.